ئەمە تانکێکی ترە یعنی وەکووتمان دەبابەیەکی ترە ئەمە چی جۆرێکە و ئەمە لە چیا بەکاراتوە عێراق چەندانەی لەمە هەبووە ئەم تانکە T62 ئەمە مۆدێلی تازەی تانکی T55 باش لێرە گۆڕانکاری لەم تانکەیە لە چییە بوو لە تۆپەکەیەتی ئەوەیان وەکووتمان 100 ملیم بوو ئەمەیان 115 ئەوەیان T55 خانەی هەیە وەکو کەڵاشنکۆف ینی گولەیە ئەخلێتەوە لە ناوی و دەرەچێ بەڵام ئەم جۆرانە خانەی نەما ناوەکەی لووسە ئەو تۆپەی کە لە ناوی دەرەچێ وەکو موشەکە ئەڕواتن زانیت ئەمە جیاوازەکە ئەمە درعی بەقووەترە هەستەکەم گەورە و زەبەلاحی قورسە وەزنی زیاتر قورسە ینی ئێستاکە ئەوە 37 تەن بوو T55 ئەمە 40 تەنە 40 تەنە ئاینی 580 کۆرس پاوەرە هێزی ئاینی 50 کیلومتر تاکو 51 کیلومترە سورعەتی ئەو تۆپەی پێوەیە ئاینی سیستەمی نیزامی ئەوەی پێوەیە بەڵام ئەم تانکە گران بوو لە چاو ئەوە یعنیوەیان $220,000 1970 کۆوانە ئەمانە ئەگەیشتە $260,000 عێراق چەندێکی هەبوو لەمە ئەمە زۆر کەمی هەبوو لەمە چونکە خۆی هەر دروستکراوەی وەکووتم ئەوەیان نێزیکەی 95,000 تانک بەبانەوە دروستکراوە لە جیهانە ئەمە بە هەموویەوە 22,000 تانک دروستکراوە ئەمە چۆن گەشتە دەستی عێراق و ژماری گەشتە دەستی عێراق عێراق داوایە کرد ئەو کاتە پێویستی پێ بوو لەلایەن مەسر و سووریا و عێراقەوە ئەیان ویست لیبیاش هەنێکی لیبیاش بەڵێ وەرگرت 260,000 بەڵام کەمیەتەکەی کەم بوو لە شەڕی پێشمەرگا بەکارێنا بەڵێ بەشداری کردووە ئەم چەکەش بەشداری کردووە دژی پێشمەرگا بەبانەوە خاڵە زعیفەکەی T55مان باس نەکرد کێشەی ئەوەیە ئەم تۆپانە 4 دەرەجە زیاتر دانابەزێتم کە لە بەرزیە بێ ناتوانێتن وەڵا ڕێکمە بەسم بۆ پرسیار بکەم یعنی ئەمە کە لە بەرزیوە بە ئامانجگیرە ئەمە چی پێکرێ بەرامبەر بەخۆی ئەگەر خۆی تانک دایمەن لە شەڕابێ شۆنی بەرزی بگرێتن نابێت لە چاڵا بێت بەڵام کێشەکەی ئەوەیە تۆپەکەی 4 دەرەجە دائەبەزێتە خوارەوە ناتوانێت لە هەدەفێ بدا کە لە خۆی هین بێتن بەڵام ئەم کێشەیە لە تانکی تازەیە هەمووی حەل بوو سیستەمی هایدرۆلیک کەواتە یعنی کە ناتوانێت بۆ نمونە ئەگەر لە بەرزیەوەمە هەدەف لەمە بگیرێ ناتوانێت زۆر بەرگەی لە خۆی بکە چۆن ئەمەیان دەپاراست لە کاتی شەڕدا بۆ نمونە ئەمە خۆی یەک تانک ناچێتە پێشەوە بەتەنیا بەردەوام تۆ کەتیبەیە کاڵی کەتیبەت دەبابا فێک هاتووە لە کۆمەڵێ تانک کە بەیەکەوە شەڕەکاتن بەڵام لە شەرتی ئەساسە تۆ بێ لە تانکە پێشەمو شتێ دەبابێ دوو دەبابێت و تانکێتە بێ بەرزی بگرێتن بەرزی بگرێت بەڵێ هەبێ بیگرێتن زۆر بەلوولەکەیەوەی 9 متر درێژە بێتن بە کامەڵی نێزیکەی 450 کیلومتر بە تانکی گازەکەەوەی ئەڕوە بە سرعەتی 50 کیلومتر لە سەعاتێکە باشە و بەدەناچن بە ئاینی دۆشکەیە 12.7 میلیمی لەسەرا بوو لەگەڵ بەگەتەیەەکە ڤێرژنی تازەی چییە ئەمە ڤێرژنی تازە ئاخر مۆدیلی تی تەمان پیتی تی وەکووتم تایپ بەڵام لە هەمان کاتە تی بە مانای ترەکتەرە دێت لە ڕووسی ڤێرژنی تازەکەی ئاخر مۆدیلی تی 14 ئەرماتایە ئەوەی کە دروستکراوە بەڵام ئێستا نرخی گەیشتوتە چەند لە چاو ئەوەی کە مەسەرەن باسی ئەمەد کرد $260,000 بوو ئەو سەردەما تانکەکان نرخی ئاخر تانک نرخی گەیشتوتە 8 ملیۆن و نیو دلار 8 ملیۆن و نیو دلار وەکو کەی دوی بلاک پانفەری کۆری وابزانم ژمارەیەکی زیاتریشی لێ بەرهەمەیان ڕێ بەڵێ تۆ ئەگەر برامز بڵێ مێرکافای ئیسرائیلی بڵێ چاڵنجەری بەریتانی بڵێ ئەمانە نرخیان هەمووی لە 5 ملیۆن دلار بەرەو سەرەوەی نەما بەڵام سە زۆر وڵات بیر لەوە کاتەوە یەک چێلەوانە بەریتانیایە کەوازی لێبێنێتن بەسایی موسەیارات و بەڵێ دژی تانک ئەم چەکانی کە ئێستا تازە دروستکراوە بەڵام ئەمریکا واز ناهێنێ ئەمریکا هەر تانکێکی هەبێ بە PTT دەست پێ بکاتن یعنی ئەوە تێستە تاقیکەیە بەڵام کە PTT گۆڕا بووە ئەوە لە خزمەتایە کاردێت بۆ نمونە M60 M48 M1A1 برامز ینی بە PTMەوە هەمووی دەست هەمووی لە خزمەتایە وانە لە خزمەتایە بەس هەر تانکی ئەمریکیت بینی بە تی دەست پێ بکاتن ئەوە تێستە لەژێر تاقیکردنەوەیە ئێستا کە ئەمریکا واز لە تانک ناهێنێت چونکە پێویستیە ینی چەکێکی مەترسیدارە بەڕاستی تانک
2 ملیار و 900 ملیۆن دۆلاری تەرخان کردووە بۆی ئێبرامز M1 A1 A2 بکاتە A3 ئێستاکە خەریکی ئەوەیە دروستیکە کە بتوانێت خۆی بپارێزێتن لە بڵێن موسەیەرات و ئەو چەکانە حساس و استشعارات و ئەوانەی زۆرتیایەوە کۆمانە نییە کۆنە کە پێوی نەبوو لەو کاتەیە. زۆر باشە کاک سەلام هەر لەسەر T62 کەزەکەم زانم لەلایەن کێوە دروستکرا ئەم تانکە لەلایەن کێوە بەرەمێنرا بۆ یەکەم جار؟ لە ساڵانی 60ەکانە لەلایەن نووسینگەی ئۆڕال ڤاگنزاڤۆدەوە دروستکرا و دامەزرا هەروەکو وتمانی 22,000 دانەی لێ دروستکرالەوە زیاتر نەبوو نرخی گران بوو بەڵام ئەم تانکەش لە 1970 بەشداری شەڕی کردووە لە شەڕی تشرینی 1970 لە نێوان ئیسرائیل و سووریا و مەسر بەشداری کردبوو. تر ماوە لەسەری باسیکەی بۆ نمونە مەسەڵەن تۆ ئەگەر پیلەکانی مردبێتن پاتری باڵێ ئەمە بوتلی هەوای تایە ئەتوانی بەو زەختی هەوایە فلاونەکە بسوڕێنیتەوە ئەم تانکە بخەیتە ئیش بەبێەوەی پێویستیت بەوە بێت ئەو مواسەفاتانەشی تایە بەڵێ بەکاری گەنیتنەوە تامە کۆتایی تانکی T60.